مظبوطة. سڵاتان لێبێ بە هیوام هەموو لایەک باش بن. حەزەکەم بزانم جارێ با تاقیکەینەوە بزانم سەوت باشە. سڵاو عەزیزان. عزیزان ئەگەر کێ بڵێن لەسەر خەتە ئەگەر پێم بڵێ بزانم دەنگ چۆنە سوپاسدانەکەم. یەک دوو دەقە لەسەرمان بۆستە تا من شەیەکەمە ناو پێیجەکەی خۆمەوە. ئەگەر یەکێ پێم بڵێ بە کۆمنت بۆم بنووسێ دەنگ بزانم چۆنە باشە. زۆر باشە دەنگمە. کیڤۆ گیان چاوای تە باشی؟ بەڵێ چاوێ باشێ. ئەس گەلک باشم تە چاوای؟ ئەس باشێم هەم باشن ڕەوشاوە ڕەوشا کوردستانê سلێمانیê گەلک باشە. عزیزان دەنگی کیڤۆ باش بوو. ئەگەر دەنگی کیڤۆ باش بوو یەکێک پێم بڵێ بۆیی ئێمە دەستگەین بە پرۆگرامەکە. کاکارزان ئەگەر پێم بڵێ دەنگی کیڤۆ باشە بۆیی بزانم. نازانم مۆبایلەکەمان بۆ لەیشکەوت بزانم خۆم تە چاوای؟ ئەس باشێم هەم باشن ڕەوشاوە ڕەوشا کوردستانê سلێمانیê کیڤۆ گەلک باشە. عزیزان دەنگی کیڤۆ باش بوو. ئەگەر زۆر باشە. سڵاوتان لێبێ عزیزان بە هیوام هەموو لایەکتان باش بن. خۆشحاڵم کە لە لایڤێکی ترا لە پانێڵ لایڤەکانمان دەربارەی مۆسیقای کوردی لەگەڵ ئێوە عزیز بە یەک شا دەبینەوە. دیارە چەند ڕۆژێک لەمەوە پێش کە ڕێکلامان بۆ کرد کە ماسیۆم کرد کە پانێڵ لایڤ ئەم جارەمان دەربارەی پەیوەندی نێوان موزیکی کوردی و موزیکی ئەرمەنیە. بە ئومێدم لەگەڵ کیڤۆی عەزیزە بتوانین مناقەشەیەکی تێر و تەسەل لەسەر مۆسیقای کوردی و ئەرمەنی بکەین. وەکو لە ڕێکلامەکە باسیەوەم کردبوو کە کیڤۆ یەکێکە لە گۆرانیبێ بێژە دیارەکانی دیارە ئەرمەنیەکانی سووریا کوردستانی سووریا لە حەسەکە دانیشێ. دائەنیش جاران ئێستا بەبوونی ڕەوشی ئەو ناوچێکە خۆتان نەزانن سووریا لە چه حاڵەکە ساڵانێکە بڵین کیڤۆ لە ئەڵمانیا دانیشێ و سەرقاڵی کاروباری هونەریە لەگەڵ کۆمەڵێک گروپی زۆر زۆر دیاری ئەڵمانیا لەگەڵ ناو پرۆژەیەکە بەناوی پرۆژەی مۆرگنلاند کە من هەر لەوێوە کیڤۆم ناسی. ئەمڕۆ گفتوگۆیەکی تێر و تەسەلەکەی لەگەڵ کیڤۆیە بزانین ئەو وەکو ئەرمەنیە کە لە هەمان کاتشە گۆرانی کوردی و عەرەبی و سریانی و چەند زمانێکی تر گۆرانی دەبێژێ ئەتوانین قسەکەین. لە گفتوگۆکە تکایە من بە سۆرمانجی قساکەم چونکە کرمانجی نازانم بەس هەوڵێم تۆزێ سەرجۆلاکی قسەکان بەشکێنم بەشکم بە کرمانجی بۆی کیڤۆ لێم تێبگا. بەس زمانی کیڤۆ شیرینە دڵنیام هەمومان لی تێ دەکەین. کیڤۆ گیان سڵاو لێبێ جارێکی تر بە هیوام تۆ زۆر باش بیت. سلااوڕێز سلااوڕێز توانە سلااوڕێز ئەس گەلکی کێف خۆشم کێفام گەلێکی تێ ئەس ئیرۆ وەرەمێ ئەس بتەرەمێ هەواڵی هێژا شوگەلە کارمە بەهەفژی کردی توانە 2013 بە ئۆرکێسترارێ گەلێکی خۆش بوو. زۆر سپاش وەک گشارێ ژ حەمید جەماوەرێ ئێل سلێمانیێ و لە کوردستانê ئەس گەلکی کێف خۆشم ئەس خۆشحالم بوەرە ئەس بتەرەمێ توانە. زۆر زۆر سپاس کیڤۆ گیان عەزیز گەلک خۆشحاڵم کە جارێک تر بەیەکەوە قساکەین و یەکتری
گفتوگویەک بکەین و چەند برادێکی خۆشەویستی خۆمان لەگەڵمانە بەشدارە بێ بتوانین قسەیەک بکەین دەگفتوگوێ بکەین دەربارەی مۆسیقای کوردی و لە سلێمانی و لە کوردستان لە باشووری کوردستانی ئاوانی لە ڕۆژهەڵات دەنگی تۆ ببیستن تۆ بناسن و هونەری تۆ کە زۆر بە باشی سترانی کوردی دەبیژی و زۆر بە باشی سترانی ئەرمنی و کرمانجی و عەرەبی دەبێژی ئەس دەخوازم ئەمڕۆ پێک و گفتوگویەکی باش بکەین. وی تساغ بێ بەس ئەس لێبوورونێ دخوازم وەک بێژێ قسوورێ بەرە عەفو بکەن هەگە گەلکی ئەس شتە فێم نەکەم تە سۆرانیت ئاخفێ وەز کورمانجیت ئاخفم نزام زمانێکی دل هەیە دلێمە وێژ هەف فێم بکە خۆش فێم بکە ئینشاءالله وەز هەگە تش فێم نەکرد یعنی بەرە قسووری عەفو بکەن لێبوورونێ ئەس دخوازم جاڵێ من لێبوورینە ئەمە هەموو زمانێک کوردی قسە دەکەین ئەس کرمانجی سۆرانی هیچ فەرق نییە هەڤاڵێ من فکر دەکەم هەموو فام دەکەن چ دەبێژی ئەس فام دەکەم ئەگەر هەچ کەسێ پرسیارێکی هەبوو ئاڤ یارمەتی و تا دەدەم کە فام بکەن کەرم تش بێنای حازرم زۆر باشە کیڤۆ جان ئەس دەخوازم تۆ خۆت بناسێنی بە ئەڤ هەڤاڵێ من ئێستا لە لایڤێنە خۆت بناسێنە ساڵی چەند دایک بوو چاوە کوێ کارێ هونەری ئەتوو بە ئەسڵ ئەرمەنی باڵام لە سووریا ژیانەیە کرد باسی ئەوە بۆ من بۆ هەڤاڵێ من بکە کاڵی منێتە ئەز بکورتایی ئەزێ بکورتاییش دەربێژم ئەز باپیرێ من ji Ermeniya Atirkî piştî Genocîda Ermenî taban darê û fermanlî bû peneber bû di 1915 wê çaxê daket welatê Sûriyayê bin tembê bin xet hebû ser xet û bin xet daket bin xetê hat nêzîkî bajarê Amûdê gundekî me gundê navê Dugureyê Dugurê li Bamejî heye û Dugurê li Kurdistanê jî heye li Şingalê hûn wê zanin bes ême a Sûriya Dugurê ew ji gund giş êzdî bû mala me Ermenî bû em Ermenî ne bi eslê xwe û kalkê min bi Ermenî diaxivî bi Kurdî diaxivî ji waneyê ji behra wanê ber behra wanê ciyê Tetwan Sîpanê Xelatê û piştî wê ez me xwendina xwe li gund kir û ez piştî wê çûm bajarê Qamişlo Hesekê bajarê mezin me xwendina xwe xelas kir çûm Heleb li Heleb jî me xwend me müzik xwend li Helebê û piştî wê ez ketim karê müzîkî yani bi kurtayî ez îşter bêjim ez dirêj nakim gelekî bi qutayî yani dest xweş yani tu la Heseka la Qamişlo mehedî xwên lewê mehedî funûn li Kurdistan mehedî funûn cemîle heye na min معهد li Helebê xwend twana Heleb bes bakalorya haya bakalorya min li Hesekê xwend بس معهد موزیکê li Helebê ba mamostê xwe mamosteyekî Siryanî jê got Nûrî İskender melbawî طبعا ew معهدek wê çaxê معهد şeş konservatwar di Sûrî tune bû bes معهدek baş bû gelekî baş bû piştî bakalorya piştî lîsê yani piştî bakalorya piştî duwazda ما هەڤالێ خۆی گەلەکە یەکژێ هەڤالێ من هونەرمەندکی ji Rojava bi nav û dengê Xenî Mîrzo em bi hevdûra bûn me bi hevdûr xwendina xwe li wir kir لەگەڵ هەڤاڵێ عەزیز غەنی میرزۆ ez naz dikim ez هەڤالێ gelek şîrîn e cavê min غەنی birayê min بۆ غەنی میرزۆ تا هەڤالێ من دێن ez dixwazim دوو برادرê min حنا حەز دەکەن بە کامێرە قسە بکەن بزانم دەیانناسیتەوە سڵتان لێبێ ئازیزان خۆشەویستم بۆ هەموو لایەکتان من ساڵی 2013 وەکو ژەنیاری کلارنێت بۆ شاری هەولێر سازکرا بڕیار یەک دەقە لەبەرەوەی کە نزانم کە ئەوە نییە بزانم باش بەس کامێرەی تۆ وەستاوە نازانم ئەگەر هەڤاڵان پێم بڵێن یەک دقە عزیزان هەستەکەم کامێرێکی بۆ وەستاوە ئەگەر پێم بڵێ یەکێ بۆیی چاکی بکەین یەک دقە کامێرە کامێری خواز بخۆم پێنم
كاميرا نباشة دنگ صورة رسمي خوشتي رسمي خوشتي يعني والرسمي تو استاوا اگر كيفو يك دقيقة بزانين استا نازم تشاوا بونايت رسمي كيفو يك دقيقة خلال رزقار ما نابي عزيزان اگر يكي بيم بلاي وابزانم دن بلين صورة خرابة يك دقيقة غير كيفو جان يك دقيقة لبروي كالرسمي تو استاوا امي رسمكي تو چابكم بله استا لو باوريم كباش بو چی؟ کامێری تۆ ئێستا کیڤۆجان یەک دقە ئەتوانین ئەبێ کامێری تۆ ڕاوەستێنم دووبارە داگیرسێنمەوە بۆیی بتوانین بە باشی قسە بکەین و سوڕێ تۆ هەبێ یەک دقیقە كلام بك طري وقتها بطري ترى بكمو ببورن عزيزان لبروي كاميرا كوستاوا نازم سبب چیه بيت دعني كتر بكمو عزيزان ليم ببورن لبروي كخوتان زان ام بروغراما لين پێویستم بە کەسێکی ترە لەگەڵ مابێشتەکانم بۆ جێبەجێکە بەڵام دیارە ئێستا بزانم هیناکە ئێستا وێنە هاتەوە ئەزیزان ئەگەر هەڵە نەبم ئێستا باشە ئەگەر یەکێ بۆم بنووسێ سوپاسێکم چکە ئەوە نایبینم زۆر باش ئێستا باشە ئەزیزم یەک دقە کیڤۆجان ببوورە توش بێنایی کەرەم بک بزانم سوڕێ تێت دێتەوە ئۆکی ئێستا باش ئەزیزان ئەگەر یەکی کۆمنتێکم بۆ بنووسێ بۆی بزانم دەنگ چۆنە مەمنونم زۆر باش ئێستا باش ئازیزم یەک دقە کیڤۆجان ببوورە توش بێنایی کەرەم بک زۆر باش بزانم زۆر باش کیڤۆجان ببوورە ئێستا سوڕێتە هەیە و دەنگێتە گەلک باشە ئەس دەخوازم باسی وەک ئەزیزان ئەگەر یەکی کۆمنتێکم بۆ بنووسێ بۆی بزانم دەنگام چۆنە مەمنونم لە مەحەدی موزیک خوێندی لا لحلبي حلب لبازاري حلب لبازاري حلب زۆر ئێستا باشە ئەزیزم موزیک یەک دقە کیڤۆجان ببوورە لە حەلەبێ توش بێنایی کەرەم بک چاوەڕحی من تەگوچی زۆر لە حەلەبێت چ ئامێرێک زۆر باشە کیڤۆجان ببوورێ يعني ميوزيك عام خوانك بس قال لك ميلامه بسر آلافي اي وتريده مثلا بوزيك مخواند عود بيوزيك بزق عود طنبور ساز افانا ئەمانە هەموو خوێندە سا بڵێن تۆ لە ئامێری بزووکی دەژەنیت ئەو دەژەنیت چ ئامێری تریش بزوك ساز بغلمه جنبش عود ازقشا يعني قابقة از دستريم جبو ستراني خوي ازانب مثلا ارمني چه آلاف جير لازمه چه اموري يعني ارمني مثلا كردي دي چه اموري د عربي دي مثلا عود تشني يعني هل يك اختصاص يعني وملح يجي دنك خن دنك قال لك دنك اموري دنك وان وشاوا ام تدريسي بكن يعني ام جماعة هذه ما خلص كر ام بون ماموستي ميوزيكي ماموستي موزيك بوي لتشويني لحسكة لا اسفكر يام لحسكة ماموستي موزيكي إلا سوريا باشا روشا حسكة بكينا حسكة اگر غلطنا بم
چەند نەتەوەیەکی دی لە حەسەکە هەنا کورد هەنا عەرەب هەنا ئەرمەنی هەنا سریانی هەنا هەتۆ باسی ڕەوشە حەسەکە بۆ من بکە جاوێ حەسەکێ ئەوژی وەک قامشلۆ وەک دێرکێ وەک عامودێ وەک دربێسیە ئەف باژارێ مەی میزۆپۆتامی ئەف گشت میزۆپۆتامیایە دەست کرد وانە گشت دێ بنەتەوی بە هەموو ڕەنگی خۆ بە ئۆلاژی گەلک ئۆلێ خوشی گەلک تێت هەنێ و بە قەومیات و عرقی خۆ گەلک تێت هەنێ بە قەومیات و عرقی خۆ کورد عەرەب ئەرمەن سریان کلدان ئاشور چەرکەز حتا چەرکەز تێت هەنێ چەرکەز ئەوانە گشت تێت هەنێ و بە ئۆلێ خۆ مەسیحی ئێزیدی بوسلمان یەهودی يعني حياة درنگ ندور قامشتو يهودي تبربون أفانا قشتي بهفدور يعني جيانا خد كرين وببراتي وحتى أنا أفزمان أنا قش حتى أنا لباجاري ما بيتي أخفاندن بكردي بعربي بسرياني بآشوري شخو مش بيركر از السلابا خويا عول جوار بفان زمانا بيجم از بكردي جوار بيم ايفار باش بعربي بيم مثل خير جوار بأرمني بين باريف بآشوري بين شلام ألوخا بسرياني بين بريخ رمشو چه زمان ما والله تشتنبا أف زمان أفانا قلبا من يعني لا حسك أو هبو زمان بيك و دعافن همو دزانن يعني همو زمان كان دزان بعافن ما نحمو ملت مثلا كرد يكي كرد إلش خرب دزمانا أو كسي زمانا زانه يعني زانه بكردي وبعربي وبقارب آشوريجي هنا كأتدي نيزيكي آشوريا وآشوريجي هنا جوان بآشوري وبكردي يعني إلا دزمان سي زمان شخور زانن دزمان سي زمان باشا حزد كيكا يعني بلان هر يكي ولم نتوانه كهنا همو يك جور موزيكيان هيا يا همو موزيكي جوازيان هيا تشتنا هني قلكي نيزيكي هث وتشتنا هني جودا مثلا دو كردي دي تشتي قلكي جودا هني دو كردي دي وتشتنا نيزيكا مثلا زارادي أرمني وكردي قلك ستراني مشترك هني وقلك آشوري وسرياني دي قلك ديلاني وان رقصي وان وانا قلك مشترك هني وقلك جوداجي هني يعني دعوتك تشيدبي كيفك تشيدبي اقل جم مثلا كردي ما بي يعني دوي دعوتي دي معزوبان ايتين دعوتي حاضر دبن ارمنن وكردن وسريانن وعربن اي قراني بيجي لازم زانب چند سترانا يعني قلكي زانب بكردي بس لازم چند سترانا زانب بارمنيجي وچندا بسريانيجي جبوكا قشي رازي بك قراني قالكي بشكلكي متنوع يعني بشكلكي رنگي دبيجي باش بو يك يارمتي من بو برادراني اگر لزماني كيفو تينگشت بن من توزك بوتان ترجمه كما يعني هموينا بلام كيفو لناوچيكا اجي ل كردستاني سوريا كبيرنا حسكلنا حسكا كردي لي ارمني لي عسوري لي كلداني لي همو امن توانه بكوا غوراني جواز يكتريا الين لو حفلاني قبل لا اهنگكي زواجا امانه همو بيكو هچ كسو توانوني بچن زماني غوراني الله تنانت كردكاني و ناوچي بدوسي زمان قساكن و بدوسي زمان اشتوان غوراني بلن بوي اگر لم قسەی کیڤۆ سیر بکەینێمە لە ناوچەیەکە تەنها لە یەک ناوچە چەندین دیالێکتی تایە طبعا ئەمە تەسیرەکاتەوە سەر گۆرانیەکانیشانە گۆرانیەکانیان تێکەڵە بێ ئەگەر گوێتان لە قسەکانی کیڤۆ بێ کیڤۆ ئەڵێ گۆرانی مشتەرەک هەنە ینی گۆرانی هاوبەشمانێ ئەو ناڵێ ئەم گۆرانی ئەرمەنیە کوردیە بەڵکو ئەڵەی هەمومانە من زۆر بە بەردەوامی حەزم کردویش لەسەرەوە بکەین لە مۆسیقای کوردیە کە ئێمە فێری ئەوە بین کە بزانین ئێمە لەگەڵ ئەم نەتەوانەی میزۆپۆتامیا هەمومان بەیەکەوەین و ئەمە مۆسیقاکانمان تێکەڵی یەکتر بوو وەکو چۆن ژن و ژنخوازی ئەگەر ئەم شارە ینی کە وەکو لە زمانی کیڤۆ ئەگەر قسەی لەسەرکەین ئەو لە شارێکە کە ژمارەیەکی زۆر بەس دیالێکت و ئاینی جیاواز هەیە طبعا گۆرانەکانیشمان تەسیری لە یەکتری هەیە کیڤۆ گیان من ئەگەر فەیسبووکەکەت لەلا هەیە بڵێن لە فەیسبووک من دەبینی فيسبوك استا لا فيسبوك بلي فيسبوك هي استا امبيني يعني استا فيسبوك من دبيني لا فيسبوك از بذنكري فيسبوك اسو بترسل سكايب والله سكايب
وڵات دوو هەفاڵێ من هەبوون سڵاوێ بۆ تەناردەبوو بەس ئەبێ ئەگەر یەکێ فەیسبووکێ بۆ تۆ بێنێ دەبێ ئەنجا ئەبینیێژنا لە سکایب نابینی قەیناکە تا فەیسبووکێ تەدێنن ئەس پرسیارێکی دی دەکەم بك واقع كسك يعني برا بصوره ما في بكون ايه فيسبوك اسكسي نابين ايه بمر داخفه او جمر كومنتات شينن از نزع نابين مش برا هو سكايب بتر سكايب محيان فيسبوك مشاركه نكري از مشاركه نزع مشكله نيه اس بزانم هیچ کۆمنتێک هەیە هیچ پرسیارێک هەیە ئەزیزان ئەگەر پرسیارە شتێکتان هەبوو بەجێ بێڵن باشە ئێستا هێواش شێواش ئێوە توان پرسیارەکانی خۆتان بکەن تا من پرسیارەکانی خۆمەکەم باشە کیڤۆ گیان ئێمە باسی ئەمانەی ئەمڕۆ باسی مۆسیقای ئەرمەنی و کوردی بکەین لە مۆسیقای کوردی لەگەڵ ئەرمەنی گەلێک سترانی حاوبەش هەنە گەلێک سترانی مشتەرەک هەنە ئەس دەخوازم بەحسا سترانێک ئەرمەنی و کوردی بکەی ئەتوو کە سترانێک کوردی دەبێژی سترانێکی ئەرمەنی دەبێژی چوا جیاوازی هەنە چ فەرقێک هەنە بنابيا يعني ود بيجي جديروك دخيابو ملتي أرمن وملتي كرد بهفر جاني كرين قال لك بالتايبت لآلية باكر تدي لواني لبتليسي لتطواني لسيباني لموشي أو للحياة جيش باطماني حياة ديار بكر حياة إزميري قال لك كرد وأرمني بهفر جانا خد كرن قندي وان بهفر أبو باجاري وان بهفر ثقافته وان كولتوري وان دعوته وان يعني قال لك تشتي واني مشترك بهفر هنا حتى قال لك زارابي واني بكردي بأرمني مشترك هنا يعني قال لك تشتي هنا قابا أموال بيجن أبيا طبيعي يعني جباري وقال لك كولتوري وان تفهذذ إجا بشي ميوزيكي وستراني براستي وقال لك نزيكي هذذ يعني مثلا أرمنيت بيجن قال ميوزيك فاني مزن كوميداس بكن مثلا كوميداس قيسي بسر موسيقى أرمنيت شغلي قال لك طبعا وتزاني بكوميداس بابازك بو يعني رجال دين بو كشاك بو مطران بو يعني لأنه رجل دين بو جي بنفس الوقت أولدار بو يعني قاوا قد الموسيقى أرمنية شغلي قيسي موسيقى أرمنية شغلي تيت كاركر وكويجي كرديت كاركر وقال لك دراساتي خوي مزن لسر موسيقى كردي تشيكر وقال لك شهادة خوي مزن يجي مثلا شهادة خوي حري ماستر دكتوراه دي فلكلوري كردي دي يعني وناس ذكر قال لك تشتي مشترك بين بين كردي وأرمني هنا بالتايبتيد موسيقى شعبية دي ده يعني قل ملت يعني تايبتيا يعني مثلا تشتغل ميوزيكي أرمني هي دي كنيسة أو حبكي مختلفة جداية أما تشتي شعبي تشتي ديروكي تاريخي قال لك مشترك درابينا أرمني وكرديد هي وقال لك هنرمندي أرمني قال لك درب بكردي دستران وبأرمني جينا دستران يعني أمكار قال مثلا قرابيتي خاتشو بكن قرابيتي خاتشو تم ستراني خوب كردي تقول أو أرمني وأمكار قال آرام بكن آرام تكران ستراني وي أرمني آرام تكران ستراني وي كردي جي أرمني بيتربون أرمني جي بايزاني بو بسرياني جي دسترا وبعربي جي دسترا بس زيدي ست ستراني وي كردي هبون كنجي نو أبا آرامي تكران راح ما خديري بآرام هنرمندكي قال لك بنافو دن وهنرمند قال لك خدمتها ميوزيكا كردي كر أبا يا لازم التاريخ كردي دي أف هنرمند تم نافي بمينه وكوميداس قال لك خدمتها موسيقى أرمني كردي كر شافي من أز بيشتغل قال لك يعني دريج دبي بس تشتي جودا هي طبعا تشتي جودا قال لك يوم مشتركون حري وان جودا قابك موسيقى أولي قابك بموسيقى أولي موسيقى كريستياني مسيحي أرمني جوداي حكيجة أو جوداي وكذا كنيسة
دكنيسة دي تشنده هي أما قابت بقى قال لي ملتا هفدوري قال لك نيجيكي هفدوي بس قال يجي تشني جودا هنا أسكار ما ندور اشتر أمثلة بيجم يعني جعبي من يعني إن شاء الله جوابه جم فهم دكن النظام جم فهم دكن فهم ناقل عندك يك توزيع كرد دم لسر قسيتو كيفو لوڵامی پرسیارەکە بۆ ئەزیزانی کە لەوانەیە لە کرمانجی تێنەگەشم ببوورە بۆیە دووبارەیەکەم و هەم حەزەکەم تەوزیحیش لەسەر قسەکانی بەم و کۆمنتیش بە دیارە کیڤۆ پێی وایە کە ئێمە مێژوویەکی دوور و درێژمانەیە لەگەڵ نەتەوەی ئەرمەنیدا و زۆر مۆسیقای تێکەڵمان هەیە ئەو زیاتر جەختەکات و ئەڵێ لەو گۆرانیانی کە فۆلکلۆرن میلی و شعبین ئێمە زۆر نزیکین لەیەکەوە بەڵام لە خەتێکی ترا کە مۆسیقای کەنیسەیە کە بە تایبەتی ئەرمەنیەکان لەبەری کە مەسیحین لە کەنیسەکانە جۆرێکتر لە مۆسیقانێک کە زۆر جیاوازە لە کوردی و باسی کۆمەڵێ لەو کەسانەی کرد کە لە مێژووی مۆسیقای کوردیا ڕۆڵیان هەیە لەوانە کۆمیتاس کە یەکێکە لە دیارترین موزیسیانەکانی ئەرمەنی کە باوکی موزیکی ئەرمەنی ناوی ئەبن کە مەحەدێکی زۆر گەورەیە لە ئەرمینیا بە ناوی کۆمیتازەوە ئەمە ژمارەیەک ساڵانێکی زۆر لەسەر مۆسیقای فۆلکلۆری کوردی ئیشی کردووە و لەگەڵیشە خاجۆ کە بە ئەسڵ ئەرمەنیە بەڵام زۆرترین گۆرانی بە کوردی و تۆ کە خۆی ئەرمەنیە و لەگەڵەوەشە ئارەمتیگرانێکە لەو هونەرمەندانی کە لە ناو موزیکی کوردیا کە ڕۆڵێکی زۆر کاریگەری ئەویش دیسانەوە بە ئەسڵ ئەرمەنیە کەواتە ئەرمەنی و کورد لە ناو موزیکە تێکەڵەیەکی زۆریانێ دوونەتەوەی گیان بەڵام زۆر جار لە ناو مۆسیقایە تەقریبن زۆر نزیکن تەنها ئەو گۆرانیانی کە فۆلکلۆرن ئەو گۆرانیانی کە ئێستایەتە سەردەمی تازە و کە تایبەتە بە کەنیسە و کە بە تایبەتی لە دوای دروستبووین دەوڵەتی ئەرمەنی و ئەمانەوە دروست بووە ئەم گۆرانیانە جیا بەڵام بەڕێی کیڤۆ و بەڕێی منیش ئەوەیە کە مۆسیقای فۆلکلۆری ئەرمەنی و کوردی زۆر نزیکن لە یەکەوە زۆر زمانەکان هاوبەشە کیڤۆ ئەگەر ئەس داواکاریە لە تە بکەم ئەس دوو گۆرانی بۆمە بێژە یەکیان بە ئەرمەنی یەکیان بە کوردی کە تۆ دزانی و گۆرانیە مشتەرەکە لە نێوان کورد و ئەرمەنی بله جاوی من از یک گورانی که بیشم بلکه آن اگرلک جه گودار ما جه ایگل ما تماشد که اف گورانی کردی ما گلکی لی گوداری کری بس بأرمني بلكي نبيست بن او هنكا بيست بيجي استرانا اجر كت يدلي من اف گورانی بكردي هاتي قوتن وبأرمنيجي هاتي قوتن بس حكي معني خد جداية معناه كردي دي او كلكي يعني بربح حسكريني وسر قافا دوري هفد كفن افيندار دوري هفد كفن معناوي بسر فيها ويتي بس بأرمني معناوي اوجي نيزيكي دي تشتي بس حكي دي موضوعي جنازتي دي قافا دوري هف يك دهر رحمتي دهر غورستاني او تيدي حبكه كيتي غوتن دفي رنجيده يعني او نيزيكي هذن يعني معني وان كلكي نيزيكي هذا شعري وان اسكار ما نشتر في بيش بارماني هنا كيجي كوبليكي وبكردي كوبليكي وقت دقه دقه سي دقه تدمنز واسكار بنجبر اوكي استراني خو بيجا بس بس يك ترجمه بتشكوله بكم بو يفهم بكن هفالي من کیڤۆت ئێمە بڵ گۆرانی ئاکرکەتێ دلی من کە لەناو هەمومانە زۆر ناسراوە ئەڵێ ئێمە لەناو ئەرمەنیەکانیشا هەیە بەڵام لە کوردستان بۆ زمانی خۆشەویستی و گۆرانی خۆشەویستیە بەڵام لەناو ئەرمەنیەکانە بۆ کاتی بردن بۆ تەعزیە و بۆ گۆڕستان بە ڕێگای گۆڕستان و ئەم گۆرانیە وتراوە ئێستا بە یەک دوو دقە بە هەردوو زمانەکە ئەم گۆرانیەمان بۆڵێ کیڤۆ جان کەرەمکە تسار يلا ان شاء الله كيف وانوري
با من چریم سرده دیده پاریست من چریم با من چریم سرده دیده پاریست دویسیم سیران مار هاپمونیم اسکی سامار هزار داری کس پاسیم من چبده گسانوش یانار آگر کتیه دیریم خاناکه چاپیمی آگر کتیه دیریم خاناکه چاپیمی ایرو دجمن دور کتیه دل بیجرون یا چاپیمی ایرو دجمن دور کتیه دل بیجرون یا چاپیمی رندامی گرانی چند سالی بندی تمل نلب چند سالی لیبیا دلی رندامی گرانی چند سالی بندی تمل نلب چند سالی لیبیا نمونه بەخێر بیتەوە دەنگێتە ساغ بی کاکە دەنگ ینی ئەم گۆرانیە گۆرانی گۆرەت و بەڕێیتە ئەم گۆرانیەکی مشتەرەکی ئەرمەنی و کوردیە قال لك أنا أم قارن أنا تناف بيدير أم حبي دبيجن فرن قال لك قراني مشترك كردي وأرمني باشا أس هندي كومنت هنا أس دخوازم بخدموا باشا بشكو بخير بيت مامۆستا ئەنوری عزیز بەخێر بیت مامۆستا ئەنور پێشتر پرسیارێکی هەبوو یەک هەواڵ یەک مامۆستای سلێمانیەکە لە مامۆستا گەورەکانی سلێمانی لە مۆزیکا دەبێژێت ئایا مۆسیقای هیچ شارەزایی تێ لە مۆسیقای باشووری کوردستان یعنی تا هیچ زانیاریەکە هەیە دەربارەی مۆسیقای سۆرانی ئەرێ سۆرانی یعنی تشکی سۆرانی نمگوتی بەڵێ هیچ زانیاریکت هەیە معلوماتت هەیە دەربارەی مۆسیقای باشووری کوردستانێ چاواتنێ میوزیکا سۆرانی معلوماتی من سەر هەیە ئەز هاتم سلێمانیە 2013 مۆرگنلاند فیستیڤالێ برای متوانە ئەوەی چاغێ بمەڕە بوو ئەوژی زۆر سپاش ویری ویژی گەلێک ئالیکاری کرد بمەڕێ توانە و ئەم موزیکفان دیتن سۆرانی ئانا خۆرتەکیتی ئالیکاریان پێر هەیە گەلێک سراب بژێر چینم کاتشیار ئەو ساستار دەخ ساستار ئەوژی تێکیدی پێر هەیە ومەگۆرانی يعني أنا اشتغالي نحازرن رحمتي شيرغو بيكس ما تشكر وباليكاريا برايم غني ميرزو وي تلحين كر يعني وي تشكر وما قوت بس من الهولية قوت نل سليمانية ويا ما قوت راست یوادارم وەڵامەکە هەبێ ئەگەر پشکۆی ئازیز یا هەچ هەواڵێکی تر سڵاوی هەبێ ئەس دوو ڤیددیۆ هەنە دوو برادرێ من سڵاو بۆتە دەنێرم بەستە نابینی دوایی تمەشا بکە بەس ئەس دەبێژم کە ئەوان چ دەبێژن یەک دقە ئەس ڤیددیۆ پەخش دەکەم برادرێ من دەبینن با بچینە لای کاک بەشدار مامۆستای پەیمانگای هونەرێ جوان لە مۆرگنلاند لەگەڵ مەبوو ئەگەر بیرت ما بێ دوایی سەیری ڤیددیۆکە بکە لە فەیسبوک دەبینی کیڤۆجان ئەو سڵاوێ هەیە بۆ تۆ ئەس ڤیددیۆی وە پەخش دەکەم
گۆداری دەکەین بزانین چ دەبێژێ. سڵاو هونەرمەندی ئەزیز و خۆشەویست سەیدا و ئیبراهیم چ حالە وەزعەتە چەوایە ئەس گەلێک خۆشحاڵم جارێکی دی دێمە بیتنا بەڕێزت ئەوە تەقریبنەوە بەری نزیکەی بۆ 2013 تاکو ئێستا چەند تقریبن حەو ساڵێکە جگە حەو ساڵە بێت کە یەکتریمان نەبینیوە بەس خۆشحاڵم کە پێش حەو ساڵ لە مۆرگلاند ئێمە پێکەوە بە خزمەتی جەنابەت گەیشتم و توانیمان هەندێک موزیک بۆ جەنابە بژەنین بەڕاستی زۆر جێ خۆشحاڵم ئاگاداری کردن کە چاپێکەوتنێکی لەگەڵ بەڕێز هەیە زۆر خۆشحاڵ بووم بە خۆشحاڵیەوە ئەم گرتێن بۆ بەڕێستان و بۆ کاکەتوانە و سەرجەم بینەرانی ژناردووە کە جایەکتر لێرە بە بەڕێستان شادەبمەوە سلااو ڕێزم و خۆشەویستیم هەیە ئومێدی تەمەندرێژی بە بەڕێستانە خوازم بە هیوام هەمیشە لەش ساغ و تەندروست بیت نامێ زۆر کات بگرم بەس پرسیارێکم هەبوو لە خزمەت جەنابتا وەکو ئەوەی کە لای بەندەیە پرسیارەکەشم ئەوەیە ئایا بەڕای بەڕێزت ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەو موزیکە کوردیانی کە هەمانە لە لای گەنجەکانی شیرین بکەین ینی ئەو موزیکە کولتوری و فۆکلۆریانی کە هەیە چی بکەین کە لە لای گەنج شیرین بێت ینی گەنجیش بە بەردەوام گوێی لێ بگرێت چکە وەک ئەبینی ئێستا دنیا زۆر پێشکەوتۆ بۆی بابەتی گلۆبالیزیشن و ئیتر هەندێک کاریگەری دەرەوەی لەسەر بەتایبەتی لەسەر ئێرە و لەسەر کوردستان بوونە موزیکی تورکیە فارسیە عەرەبیە ئینگلیزیە کاریگەری زۆر لەسەر تاک هەیە و گەنجەکانیش بەتایبەتی ئێمە چی بکەین کە موزیکە کوردیە بەڕای جەنابەت چ شتێک باشە بۆی وا بکەین ئەم گەنجانە بەردەوام گوێ لەم گۆرانیە کوردی و ڕەسەنانە بگرنەوە چکە ئەوەی کە لە لای من ئەم ماوەیە بەتایبەتی زۆر دیقەتم بە گوێم لە هەندێک گۆرانی بێژی لاو بۆ کە تاسە پێگەیشتون با ناویان نهێنم دەنیان خۆشە زە دەنیان زۆر زۆر خۆشە و مەسەن هەوڵێن هەندێک گۆرانی کوردی فۆکلۆریش بڵێنەوە بەسکە گوێ لە ئەداکە ئاگری بە ئاشکرا هەستی پێکەی ئەداکە زۆر زۆر ئەوروپیانەیە وەک لەوەی کە کوردی بێ ئەنجا بەڕای بەڕێستان چی باشە بۆ ئێمە بەڕای بەڕێزت چی باشە بۆی ئێمە بتوانین وا لەم گەنجانی ئێستا بکەین گەنجارێکی تر خولیا و حەزیان بۆ گۆرانی فۆکلۆری کوردی دروست بێتەوە دووبارە سلااو ڕێزم هەیە بۆ هەموو لایەک بۆ بینێر و بۆ بیسەر بۆ تۆی خۆشەویست کاک ئیبراهیم بە ئومێدی تەندروستی و هەروە زۆر ڕۆسپاس بۆ بەڕێز کاک تواناش بە هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەک کیڤۆ جانێک هەواڵی مە بەناوی بەشدار لە مۆرگندان لەگەڵ مەبوو حازفی چەلۆ بوو ئەگەر بیرت بێ ئەف سڵاوی هەبوو بۆ تا ڤیددیو بەداخەوە تۆ ڤیددیوی ئەو نبینی دوایی مەگەر لەبەر لە فەیسبوکەکە لە لایڤەکە کە لە فەیسبوک دەمێنێتەوە تەماشا دەکەی ئەو سڵاوی هەبوو گەلێک خۆشحاڵ بوو کە ئەمڕۆ تۆ لەناو بەرنامەی من هەی یەک پرسیاری هەبوو ئەویش ئەوەیە دەڵێت ئێستا بڵین بەشدار لە دوای چەند ساڵێک بەری لە ئەمریکا ماستەری خوێند لە ئامێری چەلۆ ئێستا گەڕاوەتەوە بۆ کوردستان لە پەیمانگای هونەرە جوانەکان مامۆستایە یەکێکە لە مامۆستا زۆر باشەکان فعالەکانی مامۆستایانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی سڵاو و ڕێزیە بوو بۆ تا گەلێک خۆشحاڵ بوو تە جارێکتر ئێستا لە ناو لایڤتە دەبینی ئەف پرسیارێکی هەبوو گوت کە چاوە وا لە گەنجا خۆ بکەین لە خورتێ خۆ بکەین کە سترانی کوردی ببیژن ینی سترانی عەرەبی و فارسی ئەوانە نازیاتر سترانی فۆلکلۆری کوردی چاوە حەز بە سترانی کوردی بکەن ئەلان لە کوردستان گەنجانێمان خورتێمە زیاتر حەز دەکا بە سترانی غەربی ببێژێ باوەری بەشدار ئەوهایە ئەتوانی وەڵام بدەوێت چ دەبێژی بۆ بەشداری بۆ بەشدار سلااو و ڕێز بەشداری هێژا ماش دەکەم و سلابێ مشتڕێ و مبیراتە کری و ئینشاءالله نێزیکەمێ هەف ببینن نێزیکەمێ ببین بەشدار ئینشاءالله خودێ ئەف کۆرۆنا و ئەف نەخۆشی دوور بخێ
ام نزیکتن کردستان ته سلیمانیه ته توانم دوینن و مهف گش ببینن دیس نف کون ببین بجدار جبو پرساته رحمن گاوا تشتكي اساس خشك مرا آوا بكي او جنجي موان ادبين وين اساسي خو فقرن الفلكلوري خو وين فقرن ديس ميوزيكا كردي وين فقرن كستراني كردي قابا اساسي خو خشك ام ديس آوا بكن ديس الفلكلوري خو خشك ديس الفلكلوري خشك نعم تدي انا جبرقه روشا كردستاني دي ميوزيكي دي يعني نقلكي درسته يعني نقلكي بيشكتيه نادي تسجيل دي تكنيك دي الحان ميوزيك جوتين بيف وان يعني كيمانيتي تقلكي هي جبر بيهاوي جينج وخورتي نه بري خددن ايه يعني يا ايه فارسي يا ايه تركي يا هرن قلك تشت يعني اجا لازم املي مقاتبن ام قالك اني قاتبن لازم تشتي درستي خشك ام شي بكن بميوزيكي دي كونسرفاتوار دي ام تشتي مازم بكن جينجيتين تم لازم بشي فولكلور بشي ميوزيكا درستي خشكي راست جبو جينج زانبي قتشتكي قالك خرط لباوان هي جبو بري خندن دني او جي نم ميوزيك سرچابا ام ديغو داري بيك بس ميوزيكا ما قالكي زنجينه ميوزيكا كردي ارمني موسيقى ميزوبوتامي قالك زنجينه كردي قالك زنجينه بس زنجين بوناوي قابقتك مناف دستي زانا قالبو وي زنجين بوني دي سفر بك اما تيك في دستي نزانا والله تعال قالك لي ور بجدار استماجتكم اما اف نزرامي واي انه لازم مرا اساس ديس خرط بك لحن كلمات قوتني خشك وتسجيلي خشك ريكورد يعني ريكورد اهم شيء اوجي واوركستري خشك وايجشتك زانه باكاديمي جنيت بلا بفي تلفزيون ميديا وان خشك قهد بدن فانتشتانا قيمت بدن فانتشتانا حتى يعني ام حفاظي لسلبي فولكلوري خول سكستراني خي تنجي تم بخشي دركفي براستي وباكاديمي جافي من بجدار بالا قالك سباس حوالد من بشكو مصطفى لسليمانيه كل موزيسيان قالك باشا كان يك برسياري هي دبيجي او غوراني بيجاني ك او ستران بيجاني ككردن كلا ارمينيا غورانيان غورتيه بكردي ريكورد يعني هي چين دتاني ناوي چن كسك مان بيبلي ككردن لارمينيا غوراني كرديان وتو تناوكانيان بزاني لأرمينيا كردن بلام لأرمينيا غوراني ستراني كردي دبيجن لبيش لا قال لك لأرمينيا جي كافن يعني جي دسبيكا راديا يريفان بلكي توانا يعني ونزانبن حياة ندرنجي او كردما بتايبتي كردمي از دي يعني راديا يريفان دي راديا يريفان دي قال لك كارو خبات كرن ويريفان بشكي مزن هر روجي ساعات ونيفك دي ساعات جيبو كولتورا كردي فكربو ويتشاغش خديس ارامي تكران تدبو بارمنيجي وقال لك دنك بيجي استراني دريج دغوتن يعني قال لك اشراف السرد كرن وقت مثلا مالا جاسمي جليل غزالوكي جليل وجميله جليل تد كارد كرن ويرادي خدمتك مزنج كولتورا كردير كر دي يريفان وحتى انا جي قال لك دنك بيجي كردي دي يريفان لارمينيا هنا وبكرديجي دبيجن بارمنيجي دبيجن والجورجستان الورجي انا قال لك يعني غوراني بيجا اخر ناوي هندق لو غوراني بيجان دزاني بما بيجي كدزاني ككردن وبارمني دبيجن يا بلين بكردي ستراني دبيجن اي كردي قبل ارمنيا وبكردي تقوتن اي كفن اي نه ازقلكي نزانم اي نه نافي وان قلكي نزانم بس اي كفن سيدو هبو يكي كم قلكي دنك بيج او كرد بو بس يلكو سيدو والله يعني قصوري عفو بكس ناخذ معلوماتك ناخذ دور اسكارم شي بشي نافي وان قال لك هنا البامه بس محازل نكر براستي
ئۆکێ یەک هەڤالی دی لە مۆرگنلاندی لەگەڵ مەبوو کلارنێتی دەژەنی بە ناوی بڕیار ئەویش ڤیدۆیەکی بۆ من وەشاندیە سڵاو و ڕێزی ئەس دەخوازم ڤیدۆ بوەشێنم دوایی قسە دەکەم بەتە دەبێژم چ دەبێژێ بابچینە لای بڕیار بزانین سڵاتان لێبێ ئازیزان ڕێز و خۆشەویستم بۆ هەموو لایەکتان بڕیار من ساڵی 2013 وەکو ژەنیاری کلارنێت بانکرام بۆ شاری هەولێر فیستیڤالەکە لێ سازکرا لێ کۆمەڵێک هونەرمەندی جیهانیمان ناسی کە هەرەکەی لە وڵاتێکەوە بوو نێشێک لەوانە هونەرمەندی خۆشەویست کاک ئیبراهیم کیڤۆ بوو لێرەوە ڕێزمەیە بۆی ئێمە ئەو کات لە ڕێی فیستیڤالەکەەوە ناسیمان زۆر سەرسام بووین بەو تواناوە بە وزە و ئێنەرژی کە لە دەنگ و لەو پێشکەشکردنیە بوو کە لێ ئەنجامیە هیوان باشیتانە هیوادارم ئەم پانێڵانە بەردەوام بێ سەرکەوتوو بن ئەگەر بکرێ پرسیارێک مەیە زۆر پەیوەندی بە پانێڵەکەەوە نییە دیارە فیلمێک هەیە بە ناوی فیلمی زارێ ئەم فیلمە وەکو یەکەم فیلمی کوردی ناسێنراوە ئەگەر بکرێ زانیاریەک هەیە بێ لەسەرەوە فیلمە لە ئەرمینیا دروست کراوە یاخود لەوێ نییە و یەکەم فیلمە و موزیکەکەی کە بۆی کراوە ئەخۆ موزیکی کوردیانە سپاسانەکەم مەگەر دەرفە دەبوو جوابی ئەوە بدرێتەوە ڕێزم بۆ هەموو لایەکتان دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ بڕیار لەبەرەوەی کە کیڤۆجیان ڤیدۆکە نابینێ منە بە ڤیدۆکەی بۆ باسکەمەوە بڕیار ژەنیاری کلارنێت و دوای ڤیدۆکەی بینیت بیر تەکەوێتەوە کە ڕۆژانە بەیەکەوە بووین سڵاو ڕێزێ زۆر خۆشحاڵە کە جارێکتر تۆ بینێتەوە و باسیەوەی کرد کە یەکێکی لەو گۆرانی بێژانی کە لەو فستیڤاڵە کە زۆر معجیبی دەنگ و کارەکانیەوە بۆ خۆشحاڵ بوو کە جارێکتر لێرە بینیێتەوە پرسیارێکی هەبوو دەڵێ فیلمێکێ بە ناوی زارێ ئەو فیلمەوە ئەگەر هەڵە نەبم دەڵێت یەکەم فیلمی کوردیە لە ئەرمینیاوە بزانم بەرهەم هاتووە ئەگەر زانیاریت هەبێ لەسەر ئەو فیلمی زارێ موزیکەکەی ئایا کوردی یا ئەرمەنیە هیچ زانیاریەکت هەیە لەسەر ئەوە ئەگەر کیڤۆ پێمان بڵێ بریار سلااو و ڕێز ڕەحیمە بریار تۆ باشی ئینشەڵڵا تڕحەتێ مگەلکی بیراوەکردی وەکانە دیسە گوت ئینشەڵڵا نزیکەم هەف ببینن و دیسە بە هەڤرە کاری میوزیکێ بکەن و خۆشی و کێفخۆشی ئینشەڵڵا بریار ئەو فیلم بڕاستی ئەز گەلکی معلوماتێ من لەسەر تنەی بڕاستی فیلم معلوماتێ مێ لەسەر وی فیلمی تنەی بخۆدێ ئەنزانم جاڵێ منتێ ئەنزانم ئەو فیلم من نەدیتیژی وەڵڵا من ندیتی خوازی مبیدی تابازی واج مرگوت بریار ان شاء الله ازی ریگوداری بکم وازی ببینم فیلم ازی بشوپینم یعنی ساعتا یو خوش به جان من بریار سپاس بۆ بڕیار و بەشدار کە هەردووکان مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانن لە سلێمانی ئێستا هەردووکان دوو گەنجی چالاکن خەریکی کاری مۆسیقان لە سلێمانی دیسانەوە سڵاو و ڕێز بۆ ئێوە بەر لەوەی کە کۆمەڵێک پرسیارم بۆ هاتووە بەش بچمە ناو پرسیارەکانەوە کیڤۆ دەتوانی یەک سترانیتە ببێژیت کوردی و ئەرمەنی بێ ینی تۆ مشتەرەک بێ لە بینی کورد و ئەرمەنی هیچ بیرەتە هەیە ئێستا ئانا بەس بێژم یانی زیکە بێژم بێژی سترانێک کە دبێژی کوردیە و ئەرمەنی ئەگەر بزان یاڵا ئەزیانە سترانێک کوردی و ئەرمەنی بێژم ئەبێم ئینشاڵڵا کێفاوی وەری سترانا هەلەیار ئەو ئەرمەنی جێر بێ ئێسکشیر و کوردی نینا هەر دیزی نینا تێت هەنێ و شتەغالی تێت هەنێ شتەغالیە مشتەرک گالگالێ مشتەرک شتە گوتن ئاخفاندنێ مشتەرک یعنی یار و نینا مشتەرک تێت هەنێ بس حەبکی گوتن دوور جودا تێت چێ دەبێت ئەزێ ژوەر بێ سترانی بێژم
شیر هم فرسومه هلا 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 نینایه آخ جیگنرون نرسومه هلا یار نینایه جیگنرون هرسومه هلا یار نینایه نیناو نیناو نینایه هلا نینایه نینال گنده منایه هلا نینایه از برکت نبلایه هلا یار نینایه از برکت نبلایه نیناو 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 نینایه هی هی دونه هلا نینایه عراقی گله شوشان هلا یار نینایه اگوی زیبک نیدون هلا نینایه اغنم بابوتی بسان نیناو 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 نینایه نینا نینا نینایه هلا نینایه نینال گنده منایه نیناو 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 نینایه اتیب کی مجمال دنیایه هلا نینایه از برکت مبلایه نیناو 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 نینایه نارکنی هلا ای نیناو نیناو نینا نارکنی ای نینا نارکنی ای نیناو نارکنی بەخێر بیتەوە گەلک دەستێ تۆ خۆش زۆر شیرین بوو عزیزانە أبو كردي وبأرمني تدي نينا أو قرالة ملكة أسترالي بود ميزوبوتاميا ده أورنينا ئەگەر هەواڵانی کە ئێستا لەناو لایڤەکەی بینن ئەگەر حەزەکەم ئەوە بڵێم کە ئێمە زۆر جار بە هەستێکی ناسیۆنالیستیەوە زۆر بابەت بە قورسی وەرەگرین بەڵام ئەگەر سەیریکەی گۆرانی ئەرمەنی و کوردی لە یەک کاتە زمانەکەی گۆڕی بەڕاستی من نەمەزانی کامیان کوردیە و کامیان ئەرمەنی ئەوە بە یەکا ڕۆچوون و ئەم نەتەوانن لە ڕابردووە هەمووی هاوڕا و هاوبیر و دراوسێ و شمیان خۆشەویستی یەکتر بوون ئەوە مەسائلی سیاست و هەستی ناسیۆنالیستێک ئەم گەلانی لە یەکتری جیا کردوتەوە ئێمە ئەگەر زۆر تەرکیزکەنە سەر قسەکانی بڵین ئیبراهیم کیڤۆ زۆر جەخت لەسەرەوە کاتۆ کە میزۆپۆتامیا ینی تەنانەت ینی ناسیۆنالیستێکی خۆشی زۆر ناڵێ زیاتر هەر خۆی بەگەلێکی بڵین میزۆپۆتامی ناسێن یا هەرڵە گۆرانی ئەوە کەواتە ئێمە ڕۆچوونێکی زۆر تەوامان هەیە لەگەڵ گۆرانی ئەرمەنیا ئەچمە لای پرسیارێکتر کیڤۆ گیان قەلبێتە ساغ دەنگێتە ساخ ئەچمە لای هەڤاڵێکی تر یەکێک لە ئەزیزانی ئێمە کوڕی یەکێک لە گۆرانی بێژە گەورەکانی ئێمە محەممەدی ماملی ئەگەر ناوی تۆ ناویت بیست بێ یەکێکە لە گۆرانی بێژە زۆر دیارەکانی ئێمە کاگوریای ماملێ دەڵێت سڵاو لە کیڤۆ پرسیارێ من ئەوەیە ئەو تێکەڵیە فەرهەنگی کە گەلی تورک کردویانە بەهی خۆیان و دانی پێدانانن کە هاوبەشن گەلۆ دەبێ چۆن هەڵی بسەنگێنە ئەو دەبێژێ تۆ ڕاست دەکەی کە ئەم فەرهەنگانە هەمووی بەیەکەون بەڵام ئێستا تورک دەڵێ ئەمە هەمووی منە دەڵێ تورکیە دام بەوە دام نانێ کە ئەم گۆرانیانە هی میزۆپۆتامیا هی ئەرمەنیە هی کووردە دەڵێ هی تەنیا مڵکی تورکە
تو ڕائەت چییە لەسەر ئەواڵە چاوە ئێمە کار لەگەڵ لەسەر مۆسیقای خۆمان بکەین فام دەکەی؟ تشتي مستفهم كير انه برايمي دلال العزيز نافيتشي محمد تبو نافيتشي كوري محمدي ماملي سرچاوي من كاكيجا سلافوريش تر تشتي مستفهم كير وقت بيجي انه ترك دبيجن انه ابانا ايمني يعني تركاي تشتي وافهم كير بالضبط او تركا دبيجن او فرهنگاني كيستا لباكوري كردستان هيا لتركيا هنا كردا ارمنيه يزيديه بەڵام کەس نەکارێ ببێژە ئەو گۆرانیە کوردیە ئەرمەنیە دەبێت ببێژە تورکیە یعنی هەموو فەرهەنگی کورد ئەرمەنی تورک ئەرمەنی کورد ئەو نەتەوانی کە لە تورکیانەلان هەمویان بردو بۆ خۆیان دەڵێن ئەمە فەرهەنگی تورکە تو چاوە تماشای ئەوە دەکەی والله تدي اشتغالي قوتنك كرديجي هي ودحمه كولتورات هي قوتنك دبيجي روج بموخله روج بموخله ناية بشارتن يعني بموخله ناية بشارتن تفكر دور تجير بكس صوراني يعني في مسألة من تجير بكس صوراني كم بكردي إما بصوراني ده بجن بري خور ببيجن ناجيره تعبي تماش لكم جير بيش تاريخ كردا وأرمنيا دويجي أنا قتيد يعني فدقر حزاري صلاة ترك نهات نويجي براي مني دلال عزيزي مني هيجا بس ترك قابا بود أو دولة قالت يعني بزورتي قالت تشتابك إيه خوي بس ملت والدنيا وجيان وديروك في حقيقة فناشرة تشتي أرمني وإيه كردية تشن تركي بيجو كانش خرشي كرن كارناكن دور مزيكفاني تركي مزن هنا تشن شي كرن بس أباني إيه قد بيجن هلك تركسي أز بالتركيجي خوش دا آخفهم أز تركيجي بايزانم واطلاع مستر كولتوري تركي هي يصرف او تركي قال لك از ميوزيكفاني تركي نازكم از قال لك ميوزيكفان نازكم او ميوزيكفان بخز عن قال لك تشقش ارمنيه وكرديه بس قابا او بشكلكي قابا بشكلكي وقم ديفيجن هاك ديكتاتوري بايمي لا حول ولا قوه الا بالله قال لك سباس كيف اما رحي منه انا ما بانا كا شي تركي دبيز دبيجم انا شي تركي تدي كا شي تركي تدي سترانا هري ابراهيم باطسا سبي شهرت الدنيا سترانا رحمتي تحسين طه جوتيار سترانا رحمتي طه يا غندا قندرة معناها نش فلكلور كردي اني يعني قاچاوا وقت مقوت مشتركوت روج بموخري ناهي بشارتن زۆر ڕاستە هیوادارم تێگەشت بن ئەو پێی وایە کە ئەگەر ئەو مێژووە فەرهەنگێکی ئێمە منە تورکدا هیچ کەسە ناتوانێت خۆی کا بە ساحەبی لەوانەیە بتوانن لە ڕووی ئەوەی کە ساڵانێک بتوانم ئەمە بشارنەوە بەڵام لە دوجار کە مڵکی کورتی کوردایی ئەرمەنی هەری کورد بڵێنی ئەرمەنەکانی خۆیان هیچ ناتەوە ئەوانیش ئەڵێ کە گۆرانی بێژیان هەیە و ئیشان کردووە بەڵام ئەو شتانی کورد قەت ناتوان بکەن بێ هی خۆیان کیڤۆجیان یەک ستان هەبوو بە کوردی تا دەبێژ لە مۆرگنلاندێ ئەس باوەرم یەک بیرم چۆتەوە دەتوانی ئەو سترانە پێم بڵێ کوردیە ئەسڵ چییە ئەوەی لە مۆرگنلاندێ تەگوت شيريني يعني شيرين شكر شيرين كورمانجي شيرين او قراني كورمانجي او منو كغني تشكر منو كغني بهفتوره او قراني عمري بدقاري 6 سال بري 6 سال قبل ما كونسرفتوار دخان لحلبه ما او قراني بهفر تشكر ساز واواز وقوتن قش بهفره بس في تالي بمورغن نات اوركسترا ان دي ار لما تشكر جاز ميوزيك وبكلاسيك جي بشامبر ميوزيك موسيقى الحجره وبسيمفوني جي ما تشكر بجاز فلامينغو جي ما تشكر تخوازاش ور بيجم ازيش ور بيجم والله بيجا بو هفالي من عزيزان او سترانه زور تايبته يكي يقولوا قران يعني لو ڕۆژانی فستیڤاڵەکە ئەیود لە کاتەکانی هەوت هەمووی نەی ئەتوانی خۆی بگرێ هیواتارم ئەو گۆرانیتان گوێ گۆرانیەکی کوردی زۆر شیرینە ئەنجا بەدەنگی کیڤۆ زۆر کیڤۆ گیان ئەگەر ئەوسترانە
ببێژی گەلک سپاس دەکەم. ئەس دەبێژم بوو بچاوێ خۆی ئەس ئیرۆژ میوانی تر ئەس خدمەتە تۆ میوانی تر دەبتوانە ئەس گەلێکی سیوانێ من ئێستا لە خەتێنە هەمی سڵاویانەیە هەمووی گوڵ بۆتە دەوەشێنن دڵ بە دەوەشێنن سڵاو و ڕێزانە. ئەزوان ماش دکم ئەس بەروانم ئەس سەرێ خۆی ژوانت تەوین و چاوێ منن ئەس چاوێ منن ئەس جاهزم ئەفستران دمر 2013 دیگە بە مەمۆرگلان لە کوردستانی توانە تزانە ئەو ببوو وەک نەشیدەک عام لە کورد بۆمە شێرینێ 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 ئێستا جۆ با برادرە چاوە يلا ازي في ساز بيجم نبزك ازي بسازي باشە برادران ئێوەش ئەتوانن ئەگەر تا ئەو گۆرانەکە ئەڵێ هەست پرسیارێکتان هەیە پرسیارەکەی لێکین بۆی پەیوەندەکەمانە هاوبەش بێ ئەگەر پرسیارێکم نەکردێ منەمێ زۆر چانس بم بە هەواڵان کە پرسیارەکانی خۆیان بکەن و ئەویش بتوانێت جوابمان باتەوە ئێمە حازرین جۆ لە تۆ گرین کیڤۆ حاضرم اوكي وكا قلت خشك شيريني وكا سيفت خشك شيريني وكا قلت ببهناي وكريحانة ببهنا شيريني 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 يا وكا سيفت وكسرني وكريحاني وكاقول لي تبنشك شارنا 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 وكاقولي تببهنا وكاقولي تببهنا شارنا ماتي شكرا شارنا نا والله شربتا شارنا ماتي شكرا شارنا نا شربتا شارنا ay gel şerin le şerin le şerin le şerin le şerin ay gel şerin le şerin le şerin le şerin le şerin mati şekire şerine no şerbete şerine ay gel şerin le şerine 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 وكسر تخشك شارنا وككل تخشك شارنا وكسر تخشك شارنا وككل تخشك شارنا اي جهرنا تخشك للشيرين 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 اي جهرنا تخشك للشيرين 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 هلنا تكتل من شارنا تجنار الجبيرة من شارنا هلنا
كتلة من شيرين التجار نار جبيرة من شيرين أرججان شيرين در خشك در شيرين در لشيرين لشيرين ماتي شكرة شيرين لا شربة شيرين جرقب شيرين در لشيرين 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 أرججان شيرين در لشيرين 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 ماتي بەخێر بیتەوە زۆر سپاس یادگارێکی زۆر جوانمان هەیە لەگەڵە گۆرانیە بەڕاستی من کە یەکەم جار کیڤۆم ناسی تا خۆی نێود من ئەرمەنی من نەمزانی کە کیڤۆ ئەرمەنیە لەبەرەوەی کە نازانم من هیچ جیاوازێکم بۆ ناکرێت لەگەڵ قسەکردنی لەگەڵ گۆرانی وتنی لە ئەحساسی لە کاتی موزیکلیانە دەست و پەنجەی بەڕاستی من بۆم جیا ناکرێتەوە کیڤۆ و ئەبێ ئەوە بزانین کە زۆرێک لە ئەرمەنیەکان وەکو کیڤۆ خزمەتێکی زۆری مۆسیقای کوردیان کردووە کە بەڕاستی لە بواری لێکۆڵینەوە یەکەم کەس کە توێژینەوەی دکتۆرای هەبووە لە ساڵانی 800ەکان کۆمیتازەکەیەکێکە لە دیارترین موزیسیانەکانی ئەرمینی و ئارەم تیگیران و دەیانی وەکو کیڤۆ لە ئەرمینیا هەیە خۆیان ئەسڵ ئەرمەنین بەڵام بە کوردی گۆرانیاڵێن کیڤۆ هەموو هەڤاڵێ من چەپڵە لێ دەدەن دەڵێن دەست خۆش دەنگ خۆش زۆر شیرینە زۆر سپاست دەکەن یەک پرسیار هەیە برادێک هەیە ئەڵێ دەنگبێژێک هەیە نازان ناچێ کەچکا کووردا دەرمانێ دلە ئەڵێ لێ بپرسێ ئەو شێوازە لە کوێ فێر بووە دەربەنینەکەی لە کوردی و ناچێ و هەست دەکەیت ئەرمەنیە لێ بپرسە چێ ئەو گۆرانی بێژە چێ ناز دەکەیت ئەو گۆرانی کوردیە کورمانجیە ڕەحی من کورمانجی زاراوی کورمانجیە نەباتینانی کورمانجی ئەو لە بامە ئەو باژارێ بالئەساس ئەو خودیە میوزیکاوێ ڕەحمەتی سەعید یوسفێ هونەرمەندێکی عازفێ بزک گەلێکی ویڕەنگ لە دژی هات گۆتن یعنی گۆتنە دژی سەردهاتن ئەو دگۆت یعنی شتەغالینێ دژی سەر هەبوون ئاخفاندنێ دین یعنی گۆتنێ دێ بەس بڤی ڕەنگێ کوردیژی هات گۆتن وی چاغێ عینور هونەرمەندە کوردیە ئەو ji باکوورە عینور دۆغان دسیژخۆ سالا 2013 ئەو فیستیڤالێ مۆرگلان گشت سەر کۆلتورا کوردی بوو تەنیمە بەمەعانی بەشەر ژێمانی کوردستانê ئەو بە ئالیکاریا تزانێ پێتوانە بە ئالیکاریا من و کە گغەنی طبعا دیارکتۆرێ وێ مەقانع کرد ومعانی وما حيش تزاني توانا خزاني وهباني ما جزاني ايجا بمر كاركنن حيشتي هنرمند وميوزيسيان جدياني قشي ما توب كرو معاني وما تخص او فيستيفال دوام بك ام تخازن او فيستيفال دوام بك انا وقت بيجي تم ام دبين ان شاء الله كردستان خوش بفي وفيستيفال يجي بفين ولحمه قندا ولحمه باجارا يعني جيان ودولت بميوزيكا خو بيش بميوزيكا خو او هالبستا كچا كرتا او يا قال لك كيف كومبوزيونيكي الماني جاتوي فولف وي ارانج ميجر شكل ارانج توزيع يعني توزيع موسيقي تجير تشكر او جيب درنجا هاد قوتن بكلاس بميوزيكا سيمفونيري بحجراري جاز ميوزيكرجي وبحجراري بشامبر ميوزيكرجي او هاد قوتن ما تقدر بهاد قوتن ودنجي خو قالكي ستاند بعينور ما تشكر ويا طبعا توزيع هنرمندكي الماني فولف كيرشا وي تشكر توزيع عاوي واواز شخوز رحمتي سعيد يوسف ويا زۆر سپاس یەک پرسیاری تر هەیە پێشەوەی بێمە لای پرسیارەکانی وەم حەزەکەم برادرانم بەشدار بن یەک هەواڵێ من ناوی وشیار کاک حەمەبۆر ئەو دەبێژێ ئەو گۆرانیە مشتەرەکانی و گۆرانی هاوبەژانی لە بینی ئەرمەن و کوردان مێژویان دەگەڕێتەوە بۆ کەی یعنی تاریخی ئەوانە بۆ کەی دەگەڕێتەوە ئەو گۆرانی کەچە کووردا نا هەموو گۆرانی ئەو گۆرانیانی کە مشتەرەکن لە بینی کورد و ئەرمەنە تاریخی وان کەی دەگەڕێتەوە يعني تاريخي وان كيجان زمان يعني كيجان وقت لبيشا اما قلت كاما ستراني مشترك ماني ارمني وكردي
gelek سترانیە بەێ ئەف سترانە تاریخی وان بۆ کەی دەگەڕێتەوە يعني بدقري كيجان ملتي ولا بدقري كيجان زمني كيجان وقتي وقتي زمني بو كي دقريتها وقت زمن كبن رحيم قال لك كبن فانا يعني انا مثلا بلكي جوتن در ما تغيرين جوتن در ما تيقراندن جوتن تدي هركي زمان يعني لانه بري قيد كرن تنبو تسجيل تنبو يكي جي زمان يكي دقرت يعني ازبر دقر ب قيد كرن ونو تسجيل تي ريكورد تنبو تشتنبو درما جوتن حكي يعني خلاف كذا تغيير كذا بس بانا قال لك كمان بالتاريخ اخو فتقرن يعني اسكتشن ميزوبوتامي هنا لولاتي مي اليه اورتا با كرد ودباشورد والاليه ميزوبوتاميا قال لك كمان بايزوك هنا دقين حزاري صالح هي سلم الخماسي او تدي موسيقى يعني بينج نوتا توانا تزانه تشن كردي هني فتقرينا ويا بري تاريخ الميلاد يعني فتقر 2000 3000 سال تشن هني تقلكي تشن يعني تبل هبوي مثلا تشن اشوري كتي سرد تشن ارمني وتشن كردي قالكي افسترانا در ما تشن بيجن تشن دنج بيجي قالكي كيف هنا مثلا كفن باوازي قالكي فتقرن كفن قال لك كيف يعني تاريخك محدد اذا كان هناك شيء بري 1000 سال هنا بري 1000 بين 6 سال يعني 2000 سال بس اجى بيشتي جوتن درنا نهدف جوتن بالسرد جوتن يعني جوتن اشتغالي كرم كيفو جان يك برسالي تر بو نمونه تو هيج كانت تشويته ارمينيا نا والله سنتشو ارمينيا ازين نتشو بس ارمني لسوريا قالك زورن يا كمن ازنتهم از انا الالمانيا مز المانيا ديجيم طبعا از انا الالمانيا في سال المانيا ما ارمني لسوريا قال لك هنا يعني الحلبي قال لك ابون لباجاري حلبي ولباما لقامشلو لحسك ارمني بربون ارمني برن وشغل كردستاني لزاخو ارمني برن لاربيل يجي هنا والموصل يجي هبون طبعا الموصل يجي تزامبيت بشتي مثلا داعش شيبوش موصل باركرين شون كردست شون هوليري شون هولير وشون قال لك ارمني الامريكا برن الدنيا قشي بلاني وكردا كرد شاور الدنيا بلاني ارمني جي بلاني وهما جيكي ارمني هن بلا يك برادري حواله من دبشي اتواني غوراني سوراني بلا ستراني لا والله سوراني نازل سوراني من قوتي سوراني من قوتي شعبي من سوراني ازي بيجم ان شاء الله ازي بكم توانا جمر سترانك سوراني تشيكو ازي بيجم توانا ان شاء الله بس اولين ان شاء الله كمورغنلاند شتيكي سوراني چابكي نگر يشبكي زور سپاس بو ازانی كليرن هيج اگه پرسارێکتان هەیە بۆ منی بەجێ بێڵن من توانم توانا قصوري عضبك يك سوراني مع شعري شيرغو بيكس قوت شعري شيرغو بيكس مشتاق قراك كغني برشيكر كغني ويام قوتي بس انه تشت فلكلور كولتور سوراني من قوتي راس از بيراميه كيفو تو بون مونا كاتك بزوق ليددي لا بون مونا هستكيم اميره هر دو زمانك بوكو يك عزف دكا بون مونا او كوماياني كبلين كتوني ربع شارك ربعتون كليددي كردي وارمني يكشتا انا ارمني حتى انا الارمينيا لدولتها ارمينيا استرالي ايه حالك ايه ملت ايه من ملتي يعني ايه الشعبي ربع تدي ربع عود وقانون وكمانجا تدي كمانجا فلكلوري كمان نوقاته بس كمانجا او قش ربع رحي من ربع تدي انا فتشتي نقول الارمينيا جي ربع تون استعمال دكي تدي بكردي يعني بعرب بكردي وارمنيكا هل يكشتا ناغوري هيج ناغوري لكاتي عزف ناغور وقف تبيجي وقف يعني انا قال لك عين ابدا ربع تون تدي ربع تون تدي بلي بلام يعني هيك وران كاريقنا هر عينيش عصفك هيك فرقك يعني بو نمونه زور جار نصب دا غورن يعني تيوني دا كان بجاواز يعني ارمني وكردي هر
هەردووک هەر یەک نەسەب یەک ڕوبعەتۆن بەکاردێنێ. پرساتەج من ڕەبوو توانە سەوتی من هەیە ئێستا سەوتێت هەیە پرساتەج من ڕەبوو یا تە کورمانجی کرد سۆرانی نانا لەگەڵ تۆم بوو گوتم بۆ نمونە یعنی بۆ نمونە کە مۆسیقای ئەرمەنی و کە کوردی دەبێژی هیچ دەستکاری نەسبی ئالەتەکە ناکەی هەر یەک شتە ڕوبعەتۆنەکان هەر یەک شتە هیچ جیاوازیەک نییە. ابدا يعني وقف تم افستراني بالاخص شعبي يعني استراني تايبتي قال لي وقف من وقف اوازي وان وقف اوازي ربطون وقف هیچ گۆرانیەکی ئەرمەنی هەیە کە بتەوێ بیڵیت بتوانی بیڵیت و فەرقی هەبێ لەگەڵ کوردی. هي انا اشتري كي بيجم رب بيرب استرانا ناري هي كردي ورتي قوتن وارمني واتي قوتن وكف بالضبط باش وكف ازانم استا هیچ استرانێکی ئەرمەنی دزانی کە فەرقی هەبێ لەگەڵ کوردی. اري هي انا بيجم توانی بێژی ارمني ئارێ ازيشتري بيجم بيجم يلا اشتريت ارمني بيجم ربطتنا بس قال لك خوشي او ميلوديك قال لك او سرانك قال لك بنابودنج حتى ازري در ما بيجن فارسي بيجن بس او بخو ارمني ساري قالين بقي تجي بيست بتوان ساري قالين بلا يا ده راح بس ساري قالين بيجم تبنى الابايا ستايل ارمني تايبتي نمان سرگلی یریوان با کماری نمان سرگلی چکیارستای ماری میریت مرلی سرگلی نمان سرگلی نمان در دوتیا چکیارستای نمان سرگلی نمان در دوتیا la para neylma naman sarge antela para neylma
نمان نیلم نمان سرگلی یتین صورت سین چرم merit merli sargali naman sargali naman sargali naman dardot ya yetsin surat sin çarem merit merli sargali naman sargali naman sargali naman dardot ya dardot ya dardot ya dardot ya براڤۆ کیڤۆکیان دەست خۆش بەخێر بێتەوە دەنگێتە ساغبی یەک پرسیارم بوو لە کاتی گۆرانەکە ئەم گۆرانیە بە کوردیش هەیە ئایا ئەم گۆرانیە ئەرمەنیە یا مشتەرەکە ئەف گۆرانی کوردی هەیە بەڵێ بەڵێ بە کوردیەکە سەر لە سەرڕانی محەممەدی ماملێ و تۆتی بە کوردیش هەیە بەزان بە ئازەریش هەیە بەڵام تۆ وتێ ئەم گۆرانیان ئەرمەنیە بەڵام مشتەرگۆت بە ئەزەری هەیە بە ئەزەری دبێژن و بترکی دبێژن بترکیشی دبێژن بەس ئەڤاشتت بیزم بە کوردی بە کوردی نەدیتی بەس بە فارسی میدیتی فارسی بەڵێ بەڵام زیاتر بە کوردیەکە ئێمە بەدەنگی هونەرمەند محەممەدی ماملەی جۆمان لێ بۆ چەند گۆرانێکی بێژی تریش من دوایە توانم بۆت بنێرم بەس باوەڕی تۆ وایە ئەم گۆرانی ئەرمەنیە ئۆ ئەرمەنیە گۆرانی ئەرمەنیە گۆرانی ستایلێوێ ئەرمەنیە توانە ستایلێوێ میلۆدیاوێ ئەرمەنی سەد باشە یەک ینی بەڕێی تۆ من زۆر تۆ ماندوو کرد کیڤۆجیان بەڵام من پێم باشە کە جارێک تیژ ئێمە قسە ئەکەینەوە لەسەر گۆرانی ئەرمەنی و کوردی زۆر سپاس بۆیی ئەو نیە زۆر کاتی تۆ نەگرم ئێمەتوان سەعاتێ قسەکەین بەس هەستم کرد سەعاتێ زیاتر قسەمان کرد لەبەرەوەی کە دانیشتن لەگەڵ تۆ زۆر خۆشە ئێمە ئەتوانین جارێکی تر قسە بکەینەوە لەسەر زۆر مۆزوعی تر هیوادارم ئەگەر برادەرەکانم کۆمنتێکیانە بێ من و شخصی خۆم هیچم هیچ پرسیارێکی ئەو تۆم نەماوە بەس زام هەواڵێ من پرسیار هەنە کاک هێ من دەریایەکێ لە هونەرمەندە باشەکانی ئێمە لە ئەڵمانیا دەژی پرسیار دەکات دەڵێ کیڤۆ لە کوێن دەری بڵین لە شوێنێکی ئەڵمانیا دادەنیشێ لە ئەڵمانیا بەڵێ تۆ لە چ شارێکی ئەڵمانیا دەژی از لمقاطعة من هذه نورد راين فيستيفالين النيزيكي بيليفيلد نافي باجاري من بتشوف لمغوية از كيف از خوش حالم جاي قربا من جوان حوالي دوستيته مالاوي من دوایی پەیوەندێکە دروستەکەم بۆت هەواڵێ من با کۆمنت خوێنمەوە سپاس بێژن گیان چاوی منیت کارزان گیان چاوی منیت کاکە پشکۆ بەڵێ ئەمە ئەرمەنی کردویانە بە کەف و هەرچی قەوان و تویانە بەس کەس نازانی کێ ئەو کیڤۆ باوەڕی وایە کەم گۆرانی ئەرمەنیە نە کوردیە نە ئەزەریەهی کوردیە ئەگەر پرسیارێکی تر هەبێ هەواڵێ من بۆم بۆ شێنن بۆی لەگەڵ کیڤۆە باسیکەم ئاخیر پرسیاری من کیڤۆ تۆ چاوە ڕەوشێ موزیکی کوردی دەبینی موزیکی کوردی دەکارێت چ بکانی ئایا موزیکی کوردی ئەف قووەتە هەیە کە هەموو کە تۆ لە فستیڤالێ گۆرانی کوردی دەبێژی چاوە ئۆدێنز ینی خەڵکی ئەڵمانیا خەڵکی ئەوروپا گوهداری گۆرانی کوردی دەکەن چاوە ینی جەزابە ینی گوسترانێکە کە خەڵک حەز دەکا گوێ لێ بگرێ توانە يعني از وقت بيجي براستي اشتر بيجي قالكي هيجان دوستراني كردي دي قبعد بيجم براستي قالك ستران هنا قالك ستران مثلا قبعد الشيرين بيجم يدرنا جماور زيدي 2000 3000 4000 انسان د مسرحي د تياتر د مسرح ده بسرته لازمه بمرد بيجم يعني مثلا از بين شيرينه بمرد بين شيرينه بنا تشقيسي بكرمانجي از قبا مثلا ناري بيجم ناري قشت بين ناري بمرد ناري بيجم انا قال لك ستراني كردي لبا جمهوري اوروبي
لبا جماوري أوروبي الباوان يعني بياني بوي خواني بوي قال لك ستران ندخل على مثلا ندخل على فيستيفال قال لك هنرمند ساعتها خش به يعني مثلا ايك دنك بيجن يك جوان مثلا سلافوريز جوان حاجو قال لك ستراني خوش كري قال لك جماوري اوروبي خاصه في ستايل كردي قدار بكن لانه جمهور قال لك ايش في ستايلي حزدك هيجان تدهي خوشبون تدي تسترانا كردي قد جيد جمهوري اوروبي بتر رابو ديران كرو كيف كرو شاهي كرو رقصي وكيف قال لك يتي والله يعني بياجي دلو جان از دبيجم دلو جان خوش به يك برادر يك هفالي من دەڵێ مۆسیقا ماڵی کەس نییە هیچ کەسێک نییە پێی وایە ئەڤە ناسیۆنالیستە ئەوە بڵین هەستی ناسیۆنالیستیە کەوا دەکات کە گۆرانی لە یەکتیە سنوور بۆ گۆرانی دروستکە کۆمنتی ئەو وایە تۆ چ دەبێژی بۆ هەواڵێ من خۆتی تەدەبارە بکرا فێم نەکرد کە مۆسیقا ماڵی نییە یعنی سنووری نییە حدودی نییە ئەڤە سیاسەتە وا دەکات کە حدودی هەبێ ئەجینا کە گۆرانی بڵاو بۆ هی هەموو مرۆڤایەتیە ئەو کۆمنتی ئەو وایە دەبێژی بۆ ئەو ئێمە ئەستم دەبێم شتەغاریکمە هەیە دوور کاری ژێر سۆرانی هەک سۆرانی پرسکرێت ژێر خۆش بێشتی کورماجیش فێم دکەزا پێتوانە تم داخوازیکمە هەیە ئەدبێم خۆزی ئەف سیاسیین ئێگە تەدی دەوڵەت ئیستیلام کردن و ئەحزاب و تشت گەگشتک هونەرمەند بیانە وزانی بیانە میوزیک فێم بکرانە هیچ بەلار دنیا چێلت بوو هیچ تشت چێلت بوو جديرفا وان بري جابي سلاح دكرن بي سلاحها وبي هفتكوشن ادبين وي بي كمانشا وطنبور وتشيلو ودنقا خوش بكن كونسرفتوارا مزن بكن ايما ابايات تم داخوزيا من ادبين سياسيين لازم بري بف سياسي لازم موزيك فان بي وقال لك يروحك يخشك بدو دنياي ابا بف وهيك شر وبروبلم الدنيا نامينه ابايا جواب عمل سر برس قوي شعبي من زۆر سپاس کیڤۆ بۆ ئەمڕۆکە لەگەڵ منا بوویت زۆر سپاس بۆ وەڵامی پرسیارەکان زۆر دڵم خۆش بوو کە لێرە بلەم بەرنامەیە بەیەکەوە قسە بکەین لەسەر گۆرانی و ئەرمەنی و کوردی بە ئومێدمەوە هەڤاڵانی کە هەڤاڵێ من کە لەناو لایڤ دەبینن سوودیان وەرگرتێ بێ لەم قسانی گفتوگۆیی ئێمە و تێ بگەین کە ئێمە ئەم میلەتانە لەبەروی کە لە میزۆپۆتامە مێژوویەکی زۆر دێرینمان هەیە بەیەکەوە ئەم مێژوە دێرینە وای کردو کە گۆرانەکانمان بەیەکەوە بێ منیش بێمە سەر ڕەئی و هاوڕێی کە پێی وایە کە موزیک ماڵی نییە و هەموو جێگایەکە بەڵام لەو جێگایانی کە ئەمە ڕەئی منە لەو جێگایانی کە خەڵکێک بە هەستێکی ناسیۆنالیستیەوە قسە لەگەڵ تۆیەکە تۆش بە ناچاری بە ناسیۆنالیستی جوابیێتەوە کیڤۆ کەسێکی ئەرمەنیە و ناسنامەی مرۆڤبوونی پێ و هیچ جیاوازی ناکەو بە ناو هەموو زمانەکانە گۆرانی ئەڵێت و عەرەبی شەڵێ کە من ئاگام لێ زۆر بە باشی عەرەبی گۆرانی ئەڵێ خۆی ئیشی موزیک ئەوەیە بەڵام لەو کاتانی بۆ نمونە کە میلەتێکی تر بە زۆر ئەوێت ینی کللتورەکەی تۆ داگیر بکە بەینی بە ئایدیایەکی سیاسی قسە لەگەڵ توایەکە ناچاری کە تۆزێ تۆش ناسیۆنالیستانە بیرکەیتەوە من زۆر سپاسی تۆ کەم کیڤۆ ئەگەر ئاخر قسەی تۆ هەت بێت بیکەی ئەتەوێ بڵێ چی آخر قصة رحمة توانا اسباسيا تدكم اسباسيا في موقعيتي سر السوشيال ميديا تذكر أزبفان إنساني محتشم ومحترم سلافو ريزي مجوان كشار خلالة تر دريات تر تواني دلال توانات إنسان كي دلفكري إنسان كي هنرمندكي راست شعبي منتي وما قال كي بيراتجي كري وزور سباس إيج آلي تكرن أنا نظام كي آلي تدكي السوشيال ميديا كي آلي تدكي زور سباس بيرجي وزور سباس حمى إيجا قدار ما قدار كرن وإن شاء الله أزنا ميفان كي جرام بوم يعني برا ديسي لو بيرين جوات قاسم قصوري عفو بكن هجم تشتك فيم نكر خشيت بصوراني أبصوراني قالك كيف من جفي زارابي صوراني قالك زمان كي ميوزيكية قالك قالك خشي ان شاء الله مع موستي من سوراني بتوانا ما بعلم بالسوراني كسكي زور شيريني زور دڵخۆش بك ئەمڕۆ لەگەڵ مانە بووی من بە ئومێدم کە جاری داهاتوو لەگەڵ هەواڵی توش قسە بکەین لەگەڵ غەنی میرزۆ تەلەفۆنی بۆکە مەزامە ئەوەیە مەشغوڵە تۆ من ئەمە زۆر سپاس بکەم تۆ خزمەتێکی زۆری مۆسیقای کوردیت کردووە کە من ئاگام لێتی
لە زۆر کە بڵین کە بەنەتەوە کوردیژنی بەڵام ئێمە هەر بە کوردی ئەزانین و خۆشەویستی کوردی و هەر کورد و ئەرمەن دوو میلەتن هەردووکیان جینۆساید کراون عەزابیان زۆر بینیوە بۆیە توانیم بڵین دوانەیەکین و بە ئومێدم گۆرانی کوردی و ئەرمەنی هەرو سمبولە ئاشتی و پێکەوە ژیان و برایەتیە بێ لە ناو خەڵکە ئێمە هەروە سەیری بکەین زۆر سپاس بۆ گۆرانیەکان بۆ هەموو کاتە جوانی بە ئێمە بەخشی من هیچم نەماوە زۆر سپاس بۆ ئێوە ئەزیزان ئەگەر کۆمنتە شتێکتان هەبوو هەرتوان لە واڵەکە داینێن من ئەگەر حەزەکەن ڤیدیۆکانی کیڤۆجیان ببینن هەر بنووسن مۆرگنلاند یا بنووسن ئیبراهیم کیڤۆ دەیان ڤیدیۆی هەیە ئەتوانن گوێ لێگرن بە زمانی کوردی و زمانەکانی تر گۆرانیەڵێ زیاتر لەبەروی هەواڵەکەی کووردە کە غەنی میرزۆیەکێکە لە باشترین موزیسیانەکانی ئێمە کە خەڵکی ڕۆژاوایە لەگەڵ ساڵانێکی زۆرە خزمەتی مۆسیقای کوردیەکەن بە تایبەتی لە دەرەوە و لە ئەوروپا توانیوانە خەڵکێکی زۆر ینی کورد بە زۆر کەس بناسێنن بە ئومێدم ڕۆژێکە غەنی میرزۆیەکێکە لە مۆزیسیانە زۆر گەورەکانی کورد لەم بەرنامەیە قسەی لەگەڵکەین و بزانین ئەو تەرزە فکری ئەو چیە دەربارەی مۆسیقای کوردی من دووبارە خۆشحاڵم هیوادارم بەرنامەکە بەرنامەیەکی باش بێ ببورن لە کەم و کوڕی تەکنیکیم لەبەرەوەی کە خۆتان زانمە سۆشیال میدیا دارێک کێشەی تەکنیکیمانە بێ لەبەرەوەی کە خەتی ئینتەرنێتی کوردستان زۆر باش نییە من ئەوەی هەوڵما بە تەکنیکێکی باش شتەکەتان پێشکەشکەم هیوادارم سوودتان لەم زانیاریانەوە گرت بێ جارێکی تر زۆر سپاس کیڤۆ گیان شەوی تۆ شاد و کاتێکیەوە خۆش ئەزیزان خۆشمەوێن هەر فراز بێ داوێ من ئێوارەوە بخێر بێ ئێوارەوە بخۆشی بێ و ئیشەڵا کوردستان تم و تم سەلامەت لەسەر بێ و تم بخۆشی بە هەڤڕێ گیانە خۆش بکەن و موزیکا خۆش تێ بکەن و زۆر سپاش وە گشار و چاوێ منن و ڕەحێ منن سەر چاوێ من قوربانی تۆ کیڤۆ ئەگەر کۆتاییکە بە گۆرانیەکی تۆ بێنین گۆرانیسترانێکی تێ دەبێشی ئەجا ئۆکێ ئەزام تۆ ئەدێ دیسیشتەر یەک کوردی و ئەرمەنی بە هەڤڕ یەک مشتەرەک بێت ئۆکێ من لە دوای گۆرانی کۆتایی پێێنین بۆی حەزم بێت گۆرانیش بۆی جۆمان لێ بێت چکە کیڤۆ زۆر حەزەکە گۆرانی بڵێت بۆی ئەم گۆرانیشمان جوێ ji bo xatirê çavê wan ser çavê min serserê min زمخورو دکمه گوجا ناره ای ناره 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 تو ناره ناره زمخورو دکمه گوجا ناره 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 هی ناره یا ناره یا ناره nare yar nare ya nare way nare yar nare ya nare nare chubu bar ave nare isas chubu bar tabe nare chubu bar ave nare chist chubu bar tabe nare nare keni na nare keni na oy nare keni na hay nare ya nare ya نهاري وديتي محناري نهاري والسوري وحناري نهاري كأختك عري كتبان نفسي نهاري مزير تمرك هسي نهاري زمقورو ديك معزوجة نهاري أي ناري يا ناري يا ناري ناري ناري
ناره ناره نارکنی 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 نا وی ناره یار ناره یار ناره 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 تو ناره ناره جوتی من که تفاره ناره یک سبا یک ناره ناره نارکنی 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 نا ای ناره 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 زۆر سپاس شەوێکی خۆش هەر سەرفراز بن ئەزیزان شەوتان خۆش زۆر سپاس بۆ گۆرانێکەش کاتێکی خۆش جاوی منه خودی بارم زۆر سپاس